براتي فيهرشي بريس محمد حسن سعدي شروبكاري سياسي لبغداد جلمه بريس سعدي سپیدا باش ایدی در انجام هرش هات انجام دان و هرشه که کاریگرو به باندور گلک مزنه برپسین سربازی و زانین اتومین ایرانی جهاد نکشتن ایران دبیجه به برسوه که میا تند هبه دوی چارچوبی دا گلو روشاده وره تدبینی به برف آراسته که دنیا دجوار بچه بسم الله الرحمن الرحيم. بخشني مهربان سلاو لا برسان وبانيتان باش لراسيدا او هي شيكا اسرائيل برباني امرو كرد سر كومار اسلام ايران هر شيكي ندان ياخد هر شيكا بو تيقداني دانستان اتومي كان نيوان امريكا وكومار اسلامي ايران اسرائيل ناويت او دانستان سركوتو بيت كم وا او هرشيش انجامي دا هرشي استراتيجي نبوه هرشيك نبوه كما بس لي دانوس ويران كردي تواوتي بيت بلكو هرشيك دندان بو هرشيك بو كواي كردو ايران رابكشه بو شر چونك كوملك فرمادي دياري كراوي سربازي كردو تا امانج بيم وا ك اسرائيل دزانيت كرنك امريكا و ايران بقنا انجام لرقي دانستانوا بو اسرائيل ناويت امر كوتنا سر بقريد ياخذ ناويت امر كوتنا بيت اراوا اسرائيل داويت هي الشركه بردوام في بدات ولاتان ديكيش تيوا بقلينت كواتا تدبين قالوا ويقولوا بيجن امريكا ايران صبرت ركفتنا تومي بردوام بن ويك شنبيه بجفن نانا بيموانيا او دانستانا بكريت چونکە ئەمریکا پشتیوانی ئیسرائیل دەکات هەروەها ئەمریکا داوای زۆریشی لە ئێران کردووە لەلایەکی دیکەشەوە ئەمریکا ئاگاداری ئەو هێرشە بووە کە ئیسرائیل کردوێتە سەر ئێران پێم وایە ئەو هێرشەی کە ئیسرائیل کردوێتی کاتێکی فشارە بەدەستی ئەمریکاوە بۆ ئەوەی کە پرۆسەی پیتاندنی یۆرانیۆم لە ئێران ڕابگرێت یاخود بە جۆرەکان هەڕەشە لە ئێران بکات پێی بڵێت ئەگەر تۆ پیتاندنی یۆرانیۆم ڕانەگریت من کارتی فشارم هەیە من دەتوانم کورسی سەربازیت لێ بوەشێنم پێم وایە ئەمە دەبێتە کارتێکی براوە کارتێکی زۆر بەهێز بەدەستی ئەمریکاوە بۆ ئیدانوستانەکان سەر بگرێت و ئێران ناچار بکات یۆرانیۆم ڕابگرێت ئێستا گرەوەکە لەسەر ئێرانە ئێران چی دەکات او جي برسيه قالوا تقوت فيرشه هيرشن استراتيجيك نينا ليه دبا دواقع خدا هيرشن استراتيجي بلغور بگمان اسرائيل دبا جبركو هيرشن بباندور بونه كساتكن گلكن بباندور ين ايراني كرنا امانجو كوشتنه كاتا قالوا تدبيني لپشتي في ايران وبگلك تشتان راضي به وكدو دونالد ترامب بودي بيوست ايران تنازل بك يعني ايران لسر خواستا خابو بيتاندنا يورانيوم دي بردام بي بەڵێ کۆماری ئیسلامی ئێران بەڕای من هەندێک خەیاڵی سووری هەیە هێڵی سوورێکی بریتیە لە پەرەپێدانی بەرنامەی ئەتۆمی لە پێناو ئاشتی هەروها پەرەپێدانی سیستەمی موشکی بالیستی ئێران وتوێتی لەژێر هیچ گوشارێکدا ئێمە دەستبەرداری بەرنامەی ئەتۆمی نابین و دەستبەرداری پەرەپێدانی موشەکە بالیستیەکانمان نابێت ئەمە پێشتریش فەرماندە سەربازیەکان و پێکەت دیپلۆماسیەکانی ئێران ئەمەیان ڕوون کردوێتەوە ئێران 5 هێڵی سووری هەیە کە یەکێکیان بریتیە لە پەرەپێدانی یۆرانیۆم و پیتاندنی یۆرانیۆم لەگەڵ پەرەپێدانی موشکی ئەتۆمی بڕۆم نییە کە ئەمە ئێران ناچار بکات ملکەچ بکات یاخود ئێران ناچار بکات پیتاندنی یۆرانیۆم ڕابگرێت بەڵام پێم وایە ئەم هێرشە ئیسرائیل وکوت استراتیژی نییە چونکە سنووردارە سنووراکەی لە چێوەی کۆمەڵێک فەرماندەی سەربازی ئێرانیا کورد بووەتەوە لە چوارچێوەی کۆمەڵێک شوێنی جوگرافیدا کورد بووەتەوە پێم وایە کە لە چەند کاتژمێری داهاتوودا دەزانین شێوازی وەڵامی ئێران بۆ ئیسرائیل چۆن دەبێت جا سەربازی دەبێت یاخود درۆن و موشک و ئەوانە ایران دەبێژیت وێ بەرسەوامە بەرسەبەکە تون بیت یا دژوار بیت دیدناتە ئەگە توت بێژی دوایکو یە ئیسرائیل بەرسەبەکە سنووردار بین مینابەری بەڵێ مەبەست و هێرشی ئێرانە هێرشی ئێران بەڵێ بۆ سەر ئیسرائیل هێرشێکی سنووردار دەبێت بەڵێ کۆماری ئیسلامی ئێران بەگومان وەڵامی ئەم هێرشە ئیسرائیل دەداتەوە وەڵامی شیکەیشی جا بە موشک دەبێت یاخود درۆن دەبێت ئێستا ئێران تەنانەت لە سەر ئاستی بەڕستخامنەیەوە فەرمانی وەڵامدانەوەی ئیسرائیل دەرکردووە هەروەها پەیامێکیشی بۆ سەرجەم هێزە سەربازیەکان ناتووە کە گرنگە وەڵامی ئیسرائیل بدرێتەوە هەروەها وەڵامی هێرشی ئیسرائیلیش دەدرێتەوە ئەمە پەیامێکە ڕوونەوە خامنەی بڕیاری خۆی داوە و هێزە ئەمریکانیشی ڕاست پاردووە کە هەمویان لە ئەمەدەباشی دابن بله کواتا دبی چارچوبی دا گلو
هەڵویستێ وڵاتên هەرێمی تو چات بینی حتا ناکوانە بێگومان هەندێک وڵات هەیە پشتیوانی ئەوە دەکەن هێرش بکرێت لەسەر ئێران هەندێک وڵاتیش هەیە دوو دڵن سەبارەت بە دەرەنجامەکانی ئەم هێرشە بەڵام گرنگە دەوڵەتەکان ڕۆڵیان هەبێتە کۆتایی هێنان بەم قەیرانە چونکە ئەو هێرشەی کراوەتە سەر ئێران فەرماندەی سەربازی کوژراوە ینی ئەوەی کە ئەنجام دراوە بەڕاستی هێڵی سوور بووە لە چوارچەوەی یاسای سەربازیدا تۆ کەسێک لە خەودا بکوژی کەسێک کە بەشداری شەڕکڕاستەوە خۆی نەکردووە بیکوژی ئەمە هێڵێکی سوورە لە یاسا و ڕێکاری سەربازیدا واتە بردومانکردنی و کەسانە پێم وایە شتێکی هێڵێکی سوورە بەڵام ئەو هێرشەی کراوە ئیسرائیل کردوێتی هیچ ڕێکارێکی نەخوێندێتەوە بە پشتیوانی ئەمریکاش ئەم هێرشەی کردووە پێم وایە کە وڵاتانی ناوچەکەش ڕۆڵێکی گەورەیان هەیە نەتوێکردوەکان ڕۆڵێکی گەورەی هەیە یەکێتی ئەوروپاش ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ ئەوەی کە ئەم قەیرانە بگەێنە کۆتایی یاخود ناوچەکە بەرەو ئاگرێکی گەورەتر نەچێت پێویستە ینی هەم نەتوێکردوەکان و هەم یەکێتی ئەوروپاش ئەم دەستدرێژانەی ئیسرائیل بۆ سەر یەمەن و کۆماری ئیسلامی ئێران و غەزە بوەستێنن بێگومان ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوین ڕۆژ بۆ ڕۆژێ دژوارتر و تۆنتر دەبێ بازنەیە تەسعید و توندیە بەرفرەتر دەبێ ئەو شەڕێ نەهایەت نابینە ئیسرائیل و ئیرانی دەگەلو ڕەوشە ڕۆژهەڵاتە ناوین هەفت سەنگیا هێزێ بێ بچە ئاراسەیدا بگۆرە برێ سعدی بەڵێ لە چوارچەوەی ئەم هەڵکشانە ئەمنیەدا هەڵکشانێکی استراتیژی نیە بەڕای من واتە ئیستیفزازیە ئەو شتێک کە ئیسرائیل دەکات شتێکی ئیستیفزازیە چووە کۆمەڵێک پێگەی استراتیژی بردومان کردووە کۆمەڵێک شوێنی هەستیاری بردومان کردووە یاخود کۆمەڵێک فەرماندەی سەربازی کوشتووە ئەوەی ئیسرائیل کردوێتی مەبەستی لێی شەڕێکی فراوان نیە بەڵکو مەبەستی لێی ناچارکردنی ئێرانە بۆی بێتە سەرمێزی گفتوگۆ ملکەت بکات بۆدان بۆ هەموو ئەو داوانەی کە ئەمریکا هێتی جا لە چوارچەوەی ڕاگررتنی سیستەمی موشکیدا لە چوارچەوەی ڕاگررتنی پەراپێدان و پیتاندنی یۆرانیۆمدایە بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە کە ئێرانیشدان بۆ دانانێت ئێرانیش پیتاندنی یۆرانیۆمی کردووە بە هێڵی سوور لای خۆی بە هیچ شێوەیەک بە هیچ فشارێک ئامادە نیە دەست بەرداری بێت وێ پێم وانە ناوچەکە ئارامیەکی وەها بەخۆی بینێت چونکە ئێران وەڵامی دەبێت عەلی خامنەی بڕیاری داوەکە وەڵامی دەبێت لە بەرامبەردا ئەمریکاش دەستوەردان دەکات چونکە ئەم ترامپ بەرەبەیانی ئەمڕۆوتی لەوانەیە بەرگری لە ئیسرائیل بکەین و ڕەنگە بەرگری لە ئیسرائیل بکەن دژی ئێران بەڵێ بەی جێ سەرنجە توزانیژی دوو فاکتەر سەرەکی هەنە بوو بەردەوامبوونا سیستەمی سیاسی لە دەڤێت ئێکیشوان هەبوونا ئابوورێکی بەهێز و هەبوونا سیستەمێکی سەربازی و جەبەخانەیەکی سەربازیە پێش لە ئیرانی دەمێکە لە بن دوورپێکن گەلێکن دژوارن ئەمریکا و ڕۆژاواییدا ڕەوشەوەی ئابووری گەلێکی پەریشان بوویە نەهاژی سیستەمەیە بەرگریە ئاسمانی حتا ئیسرائیل تنێ نەک ناوەندên ئەتۆمی بەلکو ناوەندên çêkirina mûşekên balîstîk kiriye amaj kewata tu nabînî her du adiyan ve İran berbil awaziyê diçe hem ji adiyê aborî ve hem ji adiyê dûrpêçan ve ser astê nêvdewletî û herêmî û hem jî ji adiyê serbazî ve ev ta çend bandoriyeke xirab li ser vê hêzê dike ku xwe ku hêzeke bi bandora herêmî naz dike bêguman berjewendî nû hene karvedanê nû hene بەڵێ ڕەنگە من لەگەڵ لەوەدا لەگەڵ کۆکم کە ئێستا دۆخی ئێران لە ڕووی ئابوووریەوە زۆر وێرانە یاخود دۆخێکی زۆر خراپی هەیە بەڵام لە ڕوانگەی سەربازیەوە پێم وایە کە ئێران ئەو لاوازە نەبێت ڕەنگە ئێران کێشەی ناوخۆیی هەبێت کێشەی هاوڵاتیانی هەبێت یاخود تەنانەت ئێران ئێستا سزایەکی زۆریشی لەسرە بەڵام ئێران تاوەکو ئێستا توانێتی خۆی ڕابگرێت تاوەکو ئێستا توانێتی بە بەرهەمی ناوخۆی هاوڵاتیانی خۆی بژێنێت کۆمەڵێک کارگی گەورەی هەیە کۆمەڵێک لایەنی ئابووری ئەرێنی هەیە کە دەتوانێت سوودیان لێوەر بگرێت و ڕێگری لە داڕمانی سیستەمی ئابووری بە تەواوەتی بکات سەرباری ئەوەی کە ئێران لە لایەکی دیکەشەوە کۆمەڵێکی زۆر بەرەو پێشوونی بەدەستهێناوە لە ڕوانگەی سەربازیەوە لە ڕوانگەی موشکیەوە لە ڕوانگەی درۆنەوە ئەمە نکۆڵی لێ ناکرێت کە بابەتی ئابووری و بابەتی سەربازی پێکەوە پەیوەستن ڕزگە ئێران هەندێک خاڵی هەبێت لە ڕوانگەی ئابووریەوە کە وڵاتانی دیکە نیان بێت لەوێ کارەبا هەرزانە لەوێ بنزین هەرزانە لەوێ کارگە هەیە لەوێ هەلی کار تا ڕادەیەک بۆ هاوڵاتیان دابین کراوە پێم وایە کە ئێران بەم ئابووری و بەم کارتە سەربازی ئێستا هەیەی
لە چل ساڵی ڕابردووە توانێت خۆی بژێنێت و بەردەوامی بە خۆی بدات بله خزمەتی هاوڵاتیان بله لبرس سعدي يعني بەردەوامی فرسكت نجا لبشتي شر غزة تقولن كو او هزو آلية نزيكي إيرانينا برجانيين دي باريزين لدفره همواتنا القالبدان حزب الله يا لبناني در كرناوي لسوريا أفا حسين يمني حتى العراق جاو جروبين شكدار تقولن كو نزيكي إيرانينا ولا كرنا بدنجن حتى إيرو خره يك بياننامه جي بلافنا كرنا بيشتر جفن هرشه بسر أمريكا إسرائيل ديكرن تو في راوشه چاد بيني گلو بەڵێ ئەگەر باسی دانە عراقیەکان بکەین کە هەندێکیان نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێستا دەڵێن کە بڕیار بەدەستی حکوومەتی عراقە ئێستا گروپەکان دەڵێن کە ئەم بڕیارانە بەدەستی حکوومەتی عراقە هەڵگرسانی شەڕ یاخود ئاشتی ئێستا ئەو گروپانی کە باست کرد هەندێکیان سەربازگیان لە ناو خۆی عراقدا هەیە لە ناو دڵی عراقدا بنکەی سەربازیان هەیە پێشتری شێرشیان کردو سەر ئیسرائیل ئێستا عێراق پێویستە خۆی یەکلای بکاتەوە پێویستە عێراق خۆی لە ڕوانگەی حکوومەتەوە لەسەر ئاستی حکوومەت یەکلای بکاتەوە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە حیزب الله و نوجەبا ئەمڕۆ بینیمان کە حیزب الله هەڵوێستێکی هەبوو هەڵوێستێکی سیاسی هەبوو هەم حیزب الله عێراقی و هەم حیزب الله لوبنانی ئێستا حیزب الله لوبنانی بە فەرمی ڕاگەیاندووە کە پشتیوانی ئێران دەکات لە وێرشەی کە ئیسرائیل کردوتە سەری ڕەنگە گروپە چەکدارەکانی عێراقیش هەڵوێستێکی هاوشێوەی حیزب الله لوبنانیان هەبێت و پەرچەکردارێکی سەربازیان هەبێت بەرامبەر ئیسرائیل لەلایەکی دیکەیشەوە باسی عێراقت کرد پێم وایە کە ئەو گروپە چەکدارانەی کە نزیکن لە ئێرانەوە یاخۆت فەرمانەکانیان لە ئێرانەوە بۆ دێت هەڵوێستیان لەمڕۆ دەردەکەوێت ڕەنگە هێرش بکەنە سەر ئیسرائیل ڕەنگە دەستوەردانێکی سەربازی بکەن لە ئەو دۆخی هاتووەتە ئاراوە هەندێکشان ڕەنگە تەنها سەر کۆنەی بکەن ئێمە کۆمەڵێکی زۆر هەڵوێستمان بینی و هەڵوێستی ڕاگەندراوە تا هەڵوێستی نووسراوە بەڵام هەڵوێستی کرداریمان نەبینێتەوە بله بزانین بین دمین بێت ڕاوچاوی برێس محەممەد حەسەن سعدی شۆڕبەکاری سیاسی لە بەغدا گەلێکی سوپاس